لو بارزان وقالي زوقفان او قالي شمان جابوا يمشي لك لا ريكا وي لا يتوقف وني برو قالي زوقفانو كاورم كهينين به عطلاش نبي جناني نبي نسيك بين ولوان مصطفى برزاني اللي رايح نشراو گۆشتەکەت تان بیر نەچێت یەکی لێت برایانی هاساش لێرە ناڵن کەس سەردانی کاتم و قەدەخە کراوە ئەوە گرنگ بێلات من دیمەن بۆ تۆی خۆشەویستە سڵاوی خۆی گەورەتان لەبی هاوڕانی خۆشەویستم بڵۆکی ئەم جارەما زۆر تایبەت پشت بەخوای گەورە ئێمە بەتەمای گەلی زۆر گەفانین دەستپێکی بڵۆگەکەم بەمە دەست پێکەم ئێمە لە چێشخانەی لە چێشخانەیەکی لە کانیوەتمان چێشخانیای کوردستانی ئازادی پێوترێت گەر هاتن بۆ ئێرە تشریبەکەی لەگەڵ گۆشتە برژاوەکەی بیرتان نەچێ هاتن ئێرە تێستێکی کەن کاتازانکردن باسی چێکەم و حاجەتان بێت و ئێمەش عافێتمان بێت مەشکات ژبان مەشکات محەممەد سەردار کە هاتن بۆ چێشخانی کوردستان تشریبەکە و گۆشتەکەتان بیر نەچێت یەکی لێکی خۆشترە بيئة ناخۆش طبعا سڵاو لە هاوڕانی خۆشەویستم ئێمە گەیشتونەتە ناو شەقڵاوە ئەو دیمەنێکی هەمیشە حەزمە کرد جارێکی تر دووبارەیەکەموانێ پشتیوان بەخوای گەورە بۆتانی دووباراکەموانێ و تا بزان شەقڵاوە دیمەنە پایزەکەی چۆنە و لەگەڵ خۆشەویستانما بۆ ئێوەی بەڕێزی ئەگوازینەوە بێچارەی کردم دڵسوتاوە دەوێدایە زۆلفت بادەی شاکێنێ بە چۆسان و بەوێدەم دانجی بولبول و قمری دێدا سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕێیان خۆشەویستم ئێمە گەیشتوینەتە شەقڵاوە پێمان باش بوو لێرە تۆزێ گەڕانێ بکەین بەناو شەقڵاوە و حەزێکە بچێ بۆ ناو بازاڕەکەی شەقڵاوە کابرا لێمە هەوتێ بچۆم بازاڕ هەرە بێ بچم بۆ قۆپ ئێمەش هەرە بێ بچم بۆ بازاڕ لەوە دڵی ولامان ناو بێژوو دووبارە ئاگەتەوە هەرە بێ بچی بۆ ناو بازاڕەکە هەر ناو بازاڕەکە ڕاستی لامان ناچین بەسەرێ لە بازاڕەکەی شەقڵاوەین ئەگەر غەرامەمان بۆ نەکەن یا ئەڵڵا پەڕینەوە ئەگەر غەرامەمان بۆ نەکەوانە سەرێک لە بازارەکەی شەقڵاوەیەین و دوایەوە ئینشاڵڵا بەرەو لەو بارزان و گەلی زۆرگەفان ئەو گەلی زۆرگەفانی کاکەیواش ئەو گەلی زۆرگەفانەی کە زۆر پلانم بۆ دانابوو کە ڕۆژە سەدانی کەمەوە ڕاستی لەگەڵ گروپی شەقاوانی ڕاپەڕینە زۆر هەوڵمدا لەگەڵ یانە جای سەدانیان کەین سەدانی ئەوێ بکەینەوە بەڵام قسمەت نەبوو لەبەرەوەیان پلان و چالاکی خۆیانێ کە ڕاستی منش بڕیارمە ڕۆژێک هەرە بێ سەدانی گەلی زۆرگەفان کەمەوانێ طبعا پایزەکەی لە ئێستا وەکو باسەکە زۆر تایبەتە بەش بەخوای گەورە کە گەیشتی نەشین بەس دیمەنتان بۆ گوازینەوە ئێمە حالیان لەکوێن لە شەقڵاوەین ئەمەش ناو بازاڕەکەی شەقڵاوەیە بەحساب سێ شتای گەرانە چەند جوانە ئەو خۆمانی خۆوانی ئەو خۆمانی سڵاو لە خۆمان پێشیان لێ گرتن تۆزە سەوتاڵ برن کاکە محەممەد گلەی یەگەری سەڵاتەکە باش داگە چاومانن هەموو بەڕێزان خۆشەویستان ئازیزان چاومانن تاریکە وی لای دڵکەم ئەدی لای دڵکەم ئەڵی کردووە بە گەورەکە نییە ناماوە نییە هاوڕانی خۆشەویستم ئێمە لەسەر ڕێگەی گەلی زۆرگەفانی طبعا ئێستا ئەمە هاوینە هەواری پێرسی پێوترێ هاوینگەها پێرس ئەم دیمەنەمان دینی پێمان خۆش بوو سەردایانێکی ئەم هاوین هەوارەکەی بزانین لێرە دیمەن چۆنە هیوادارم وتۆردا ئێوە لەگەڵ ڤیدۆکانم بەردەوام من
تا بگەین لە شوێنی مەبەست و ڤیدیۆ بۆ ئێوەی خۆشەویست گوازینەوە ئێمە وردەوە داچینەوە ئەو هاوینە هەوارە تا بزانین دیمەن لەوێ چۆنە. هاوڕانی خۆشەویستی مەوێ ئێستا وردەوە لە داغڵی هاوینە هەوارەکە بینەوە تا دیمەن بۆ ئێوەی خۆشەویست گوازمەوە. تۆسیرە گرت دەچوو بەسەر چاو لەسەر کارتەکەش تێمە کاتمە سەرەوە يلا برو 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 مشكاك شباب قاعد محبة وسقات كل شيء دوای بڕێنی 200 کیلۆمەتر داغڵ بە هاوین هاوارێک بووین پێوەتر هاوین هەواری پێست. ئەوش پردەکەیە دوای بڕێنە سەرە پردەش. ئاڕێنی خۆشەویستم نیکە بینم ئەم پردە هەڵواسراوەکەی ئەم ناوچە گەشتیارەیە. ڕاستی کەمێ مەترسی هەیە کاتێککە سەرەکەی دووبۆبوونی ئەوەی کە خۆتان نەزان ئەمە پێگاتۆ لە دار و تەلی ئەو جۆرە یەکەر نیە کاتێککە بەسەری ئاڕۆیت و خەڵکیش بە دواتایەت تۆزێ هینی هەیە سامێکی هەیە هەڵێ ئاڕۆڵا یعنی هەستێکی ناڕەحەتی هەیە بەجددی بەڵام تۆ وەردەوە دەڕایە لەگەڵ وەسعەکەیە. ئێمە حالیان لەم ناوچە گەشتیارین ئینشاڵڵا دوایەوەی کە ئێرەمان تاواتر لەسەر سەر ئەڕێین بەرەو کوێ بەرەو گەلی زۆگڤان و لێ پایێزەکەی گەلی زۆگڤاندا بۆ گوازمانێ. کاک زبان هەست چۆنە؟ من وەکو چەناڵێکی تۆ ئێستا مەقابلەی تۆوەگەڵ هەستێکی خۆشە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەین بەڕاستی شوێنێکی خۆشە و قابلی ئەوەیە سەردان کرێ بەڵام بریا خۆشگە هاتنە ژوورەوە لەپارەنەها بۆ ڕسمگرتن و وێنەگرتنە بەپارە نەبووە. کاک محەممەدیان تۆ هەڵبەتی سڵاوتان لێبێ هاوڕێیان بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتان بەڕاستی شوێنێکی نایابە خۆشە سروشتی جوانی کوردستان سروشتێکی دڕڕفێن و جوان و ناواتێ و هیواداری سەردانکەن و وەکو ئێمە ئەو شوێنە تاقیکەنەوە لەگەڵ ڕێز و سڵاو خۆشەویستی زیجە پارێزی لە پێش هەموو شتێکە. هاڕیانی خۆشەویستم ئاو حاڵەتەیە کاوا هەنگاوانێ بەسەرا تۆزی ئەم لەرە لەرەی هەیە. خۆشەویستم یعنی کاتێک تۆ بەسەرم پردانە تێپەڕی ئێمە تۆزی دیقەتی ئەم شێوازی دروستکردنەیمانە ببینن لێرە کۆمەڵێ سفتی هەیە یعنی زۆر بە شێوازی باش دروستکرا بەڵام ئەوەیە ئینسان کاتێکە هەریەتە سەرم جۆرە پردانە بەشی خۆی هەر دڵەترسێ و مەترسی بۆ خۆی دروستی ئەکات و پێی وایە کە هەموو کاتێکەوێتە ناو پردەکەوانی ئەمانە ئەکەوێتە ناوەکەوانێ بۆیە حەزم کرد بۆتان ڕوونکەمانێ کە بە جۆرەش هیچ دروست کراوە کە ئەگەری خزانە کەوتنی کەمتر بێ بەڕاستی. بەڵێ هاوڕێمان خۆشەویست هاواری پێرسیش بەجێڵین وردەوەدا شڵان هەنگاوێنەی بەرەو گەلی زۆگڤان و دیمەنە جوانەکانی گەلی زۆگڤان بۆ ئێوەی خۆشەویست گوازینەوە لەگەڵ هاوڕێیانمە. ئێمەیەکەخیگەم بەدەست خورا بێوەڕێوە. بەڵێ هاوڕانی خۆشەویستم شومان جاوی بشێلك لا صعب بێت أنا والله سعر الرقم سليماني بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئینشاڵڵا دوای 10 دقەیتر بە پێی ئەو سەیتەرەی کە خاڵی پشکنینە کە سەردامان دوای 10 دقەیتر پشت بەخەوەی گەورە لەگەری زۆرگڤانە بین ئینشاڵڵا ئەوە پێکەینی و کاکە بۆ من دوای 10 دقەیتر پشت وایە بەخەوەکە ئەرە ئێرە بوو دوای 10 دقەیتر ئینشاڵڵا کە گەیشتی لەگەری زۆرگڤان دیمەنی جوانتان بۆ گوازمانی لەگەڵمان بێنەوە. سڵاو لە هاوڕانی خۆشەویست دوای بڕینی 240 کیلۆمەتر
گەیشتینە گەلی زۆرگوڤان هیوادارم توانم بگەین بۆ شوێنێ کە مەبەستمانەوە بیبینین بۆ ئەوەی خۆشەویستیشی گوازینەوە بۆ جاری دووەم چونکە هاوڕێک لێرە بوو ئەیوت برایانی هاساش لێرە ناڵن کەس سەردانی کاتم و قەدەخە کراوە هیوادارم وان نەبێ بەس ئێمە هەوڵەین ئینشاءڵڵا وەردە هەنگا بنێ بەرەو ناوانێ و بۆ ئەوەی نیعمەتەکانی سروشتی گەلی زۆرگوڤان بۆ ئەوەی خۆشەویستی گوازینەوە کاک محەممەد و کاک شوبانش یاریدەدەری گەشتەکەمانن کاک شوبان و کاک محەممەد ئینشاءڵڵا هەوڕێنێمە وەردەوەدا چینە سەرەوە من چەند ساڵە لەمە پێش بوو لەگەڵ گروپی شاخانی ڕاپەڕینە سەردانی ئێرەم کرد ڕاستی کاتێک کاتمە ئێرە بارانکی زۆر ئەباری تەنانەت نەقەم سەڵەم بەرگەیکرد نەجلەکانیشم بە جۆرێک تەڕ بووم هەتا ماڵەوەش نەمتوانی خۆم لەو تەڕبوونە بپارێزم و بە تەواتی گیانم ئاوی پێدا هاتە خوارانێ بەڵام ئێستا بینی جەوەکی خۆشە هیوادارم توانەوە دیمەنانێت کە بەرچاومەکەوێ بۆ ئەوەی خۆشەویستی گوازمانێ بەخێر بێن بۆ گەلی زۆرگوڤان هەمان دیمەنی پێشووتر کە بۆم تۆمار کردبوون دووبارە بوونەوە ئەمە کاتێک کە باران باری بەو جۆرە سەرکەوتی ناوڕانی خۆشەویست ئەتوانین ئێستا بڵێن بەخێر بێن بۆ گەلی زۆرگوڤان ئێمە هەنگامان ناوە بەرەو سەرەوە هاوڕێی خۆشەویستا دیمەنی پایزەی گەلی زۆرگوڤان بۆ ئەوەی خۆشەویستی گوازمە این جواره ورده بده تقریبی ئەوە نیو کاژمێر ئەکسەرە کەیتە سەرەوەنێ تا گەیتە ئەو شوێنەی کە مەبەستە و تۆ توانی دیمەرکاتی خۆیەتی تیاتۆ مارکی بەڵام وەک ببینێ دڵاکان هێشتا هەر سەوزە پایەزی پێوە دیار نییە بەڕاستی بەڵێ هاوڕێنە خۆشەویست وەک ببینن گەڵاکان هێشتا سەوزە و پایز بە ڕووی هەڵ نەهاتووە بۆیە من وام دانابوو بەڕاستی بۆیە من واب دانابوو کە لە گەلی زۆرگوڤان پایزی پێوە دیار بووە و پێوە دیار بوو بۆی من هاتووم لێرە بەڕاستی بەڵام هێشتا پایزی پێوە ماوە یعنی ئێشتەماتی ببێ بە پایز لێرە بۆ دۆ داهێنانێ بەرەو سەر یاڵە کاکە سەرکەون یانی تەفسیر من بەردەوامم لە گواستنەوەی دیمەن بۆ ئێوەی خۆشەویست هاوڕانی خۆشەویستم کابراک پیاوەکەم بەدی کرد لەوێ خەریکیشم شەڵڵەیانە ئەگەر هێشتی دیمەنێک بۆ ئێوەی خۆشی گوازمانێ بۆتان تۆمارەکەم بۆ گەیشتن بە گەلی زۆرگوڤان یعنی بۆ گەشتن بۆ لووتکەکەی پێویستت بەوەیە کە هەنگاوی زۆر زیاتر بنێی بۆ ئەوەی دیمەنە جوانەکانی گەلی زۆرگوڤان ببینی بەڕاستی ئێمە لەگەڵ هاوڕێیان و مردووە دەست سەرەکەوین بەرەو سەرەوتر تا ئەو دیمەنانەیە کە ئێمە خواستی ئێمە لەسەرە بۆ ئێوەی خۆشەویستی گوازینەوە بەڕاستی یا ئەڵڵا هاوڕێیان خۆشەویستم هەنگامان ناوە بەرەو سەرەوتر
هەرچەندە ئەو برایانە پێیان ڕاگەانی کەتر ممنوع يعني قادقی خەڵک سەردانی ئێرە بکە ناچەند وەکارەکەشی لاشێ کۆمەڵە خوێندکار تەکلیفیان کردبێت کە کەس بەسەرەوانێ ئێمە شتان خەڵکی سلێمانی نوێ زۆرمان بڕێوە ڕێگە هاوکاریمانکەن بە خۆشحاڵیەوە یارمەتیان ناینە سواسیانەکەین ئێمە تۆزێکی تر ئەچینە سەرەوانی ئینشەڵا کۆتایی ئەچینە سەرەوانی دیمەنەکان بۆ وێ خۆشەی سەگوازینەوە بەڕاستی هاوڕانی خۆشەی دیمەنەکان زۆر جوانە بەس وەکو قەنعاتی خۆم ئێوەی بەڕاست ئەگەرتان ڕۆژێ ویستان سەردانی ئێرەکەن لە ڕۆژێکا وەرن کە هاینی نەبێ عەتڵۆش نەبێت چونکە بۆ نێوەی کە خوێندکار لەوێیە ئیتر لاچی ڕێگەدان زۆر پێ نەدەن بۆی بێن بۆ ناو سروشتەکەی گەری زۆگڤان بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئەمەی کە دینیتان سروشتەکەی گەری زۆگڤان بووم بەڕاستی بەهۆی ئەوەی کە کۆمەڵە خوێندکار لێرە نامانێت بەرکەوتنمان هەبێت لەگەڵیانە چونکە ئاگاداریان کردینانە نابێت نزیک بینەوەلەوان بۆی ئێمە لێرە دیمەنی گەری زۆگڤان بە کۆتایی دێنین هاوڕانی خۆشەویستم کاتێک کە چوینە خوارەوە ئەگەر دیمەنی جوانم لێ دیمەنی جوانم بەرچاوکە و بۆ ئێوەی خۆشەی سێگوازمانێ مێنەوە لەگەڵما تا کۆتایی گەشت و ڤڵۆگەکەمان هاوڕانی خۆشەویستم هەنگامان ناوە بەرەو ماڵە بەرەو دەرەوە بۆەوەی دەدە بگەڕێنەوە ئینشەڵا ئەگەر شوێنی ترمان بە قسمەت بوو ئەچین بۆ ئەوێش و دیمەنەکان بڵۆگەکە بەرداوامە بێ هاوڕانی خۆشەویستم لێسەر نەپرسیارم لە فرۆشیارێک کرد وەختی خۆی وازان مارکێتینی هەبوو لێرە وتی ئەم ساڵ بە هەموو جۆرە سەردانیکردنی گەری زۆرگڤان ڕاگیرەوە یعنی کەس بۆ نییە سەردانی کات بۆیە تکالێوەی خۆشەویستەکەم ئەگەر بەتەمان بێن بۆ گەری زۆرگڤان مێن چونکە بۆ ڕێگەدا پێنان سەر لەسەرەوە بن نازانم هۆکارەکەشیە بەهەرحاڵ ئەوەی گرنگە من بەیەوە وەڵام کە سەردانیکردنی گەری زۆرگڤان ڕاگیراوە بۆیە ئەگەر تۆ خەڵکی سلێمانیە خەڵێکی ئەشەری تری بەتەمای بێ وە گەری زۆرگڤان مەیە چونکە ڕاگیراوە بە مادوبوونەکەت بە فیڕۆ نەڕا بەڕاستی هیوادارم ئەم ڕاکردنی گەری زۆرگڤانەش هەڵوەشێتانە بۆی خەڵک بێت سروشتە جوانەکەی گەری زۆرگڤان بە چای خۆی ببینێت و هەروەها ڕێگری لەو کەسانشکەن کە بنەهۆی پیسکردنی ژینگە بەڕاستی بۆیە بەخێر بێت بۆ گەری زۆرگڤان يلا هاوڕێیان وەردێ بڕێنەوە بەرەو لای سیارەکە و ورای بەرپێ بە هاوڕێ فەرموو کاکژمان چۆن بوو؟ خۆشە کاک محەممەد چۆن بوو؟ نایاب 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 بەخۆم پێشی با بەناکە وەڵا ئالێرا یەک سەرفیگری زۆر جوان دەرەچێت ئێوە ئێستا وەردەوەدا گەری زۆرگڤان بەجێهێڵین هیوادارم لێرە دیمەنی جوان بۆ یەک خۆشی تۆمار کرد بێت ئەگەر کاتەکەمان بەشی کرد ئینشەڵا ئەچین بۆ چەند شوێنێکی تر ئەگەر بەشی نەکرد
لە دیمەنێکی تێرا کۆتایی بە فڵۆکەکە هێنین. بەڵێ هاوڕان خۆشەویستم سڵاتان لێ بێت دوبارە. ئێمە لە مەنتیقەی بلەبەرزانیم. وەکو هەمیشە ئێمە وەکو خۆم کاتێککە تۆ چەناڵێکی یوتیوب داوانیت هەموو دیمەنەکان ئەوەی کە پێویستە بۆ بینەرەکانی یەکواسی توانێت. من ئێستا لە کوێم لە بلەبەرزانم ڕێک لەکوێ لەو شوێنەی کە مەلا مستەفای بەرزانی لێرەیە نێژراوە سەردانیکەران و لانگرانی خۆیان لێرە سەردانیەکەن و وێنەوە یادگاری خۆیانی تێدا تۆمارەکەن. هەروەتم بە ئەو معلوماتەتان هەبێت و ئێمەش لە درێژە گەشتەکەمانە سەردانیمان کردوون و وەکو گواستنەوە دیمەنەکان بۆ ئێوەش خۆشەویستیە گواز بۆ. هاوڕانی خۆشەویستە مەبەی کە مەبەستمان و لێرەش دوایین مەزەیە مەزاری جێگەی مەلا مستەفای بەرزانی بوو کە ویستم بۆ ئێوەی خۆشەویستی گوازمانێ. بەڵامە گرنگ نییە کاتێکە منە ڤیدۆیاکەم ئێوە چۆنی ڕەتان هەیەوانە بەڕاستی خۆتان نەزانن من ئێمە هەمیشە کاتێکە دیمە بۆ بینەرەکانە گوازینەوەوانە گوێ بەوە ناین لە چه شوێنەکە لە چه مەوقعەکە ڤیدۆ گوازینەوەە. بەڵامەوەی کە گرنگە من ئەمەوێ دیمەر بۆ بینەرەکانی خۆشەویستی گوازمانێ ڕاستە لە چێ من دیمەن بۆ بینەرەکان خۆشەویستی بگوازمانێتتر بەلامەوە گرنگ نیە خەڵک چۆن بیرەکاتەوانە لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک دیمەن هەبێ بوون هەمیشە بۆ بینەرەکانی خۆمی بۆ بینەرەکانی خۆشەویست بگاسۆتوانێ. بمێنەوە لەگەڵ ماتۆ کۆتایی گەشتەکە و ئێمە بەخێر و وێژ بە سەلامەت بەرداوامین. بەڵا هاوڕانی خۆشەویستم دیمەنی بۆ شێشمان کە هاتین بۆی بۆ ئێوەی خۆشەویستی گوازمانێ لێرەش وردوت ئێرە بەجێ دەهێڵین منتیقەی بلەبەرزان گەشتی نە شوێنەکوانێ کۆتاییمان پێهێنا ئینشاڵڵا ئاگادارتانەکەمانێ و لەگەڵمان بێنەوە تا کۆتایی ڤیدۆکان و ڕەخسمەتانان. بەڵێ هاوڕانی خۆشەویستم ئەوەی کە دینیتان گەشتی گەلی زۆگوبان بکە لە شاری سلێمانیوانێ نزیکەی 250 کیلۆمەتر لە سلێمانی و هاتین بۆ گەلی زۆگوبان و کۆمەڵە شوێنمان کرد و هاتین بۆ مەنتیقەی بلەبەرزان و دیمەنە جوانانەمان بۆ خۆشەویست تۆمار کرد. یەک سەرنجی یەک خەڵ لە لای ئێوە باڕوون بێ من کاتێککە ڤیدۆکەم بۆ ئێوەی خۆشەویست ناپرسم ئێرە کوێ و شوێنەکان بێزەبەت بۆ ئێوەی خۆشەویست دیاریکەم و یان لە شوێنەکە بۆسم کە سەردانم کردووە بۆ ئێوەی خۆشەویستی نەگوازەوە. خاڵەکەیە زۆر گرنگە. من لێرە من چەناڵی یوتیوبم هەیە هەرچی دیمەرەکە من پێویست بێ بۆ ئێوە خۆشەویستی گوازم گرنگ نییە تۆ بیرەکەی دۆدەم ئەوە گرنگ بێ لات من دیمەن بۆ تۆی خۆشەویستە گوازوان ئەمە بەلات ئەم خاڵەت بەلاوە زۆر گرنگ بێ. من لێرە لە مەنتیقەی بلەبەرزانم ئەوەنەی توانین هەڵبدا دیمەن بۆی خۆشەویست گوازم لەگەڵ هاوڕانی خۆشەویست بۆیە ئەوەنەی توانین لە خزمەتان ئابوون و
دیمەنم بۆ ئەو خۆشەویست دواسەوانە لێم لێرە کۆتایی بە ڤیدۆکەم و ڤڵۆگەکەم هێنم ئەوە ناڵم تا گەشتێکی تر سپادەی خوا من و ماڵ ئاوا بێت تا بڵۆکی دەنجی قرینگان دێن لە هەوای دڵێن کوستان چین دێنەوە شەو داوەتیان تێگرا دەکرد لە بەدەستایان سایان جوان و پایە کوشیرینە و کێژی کوردستان